ئێمە ژووکو کرێکارێک ڕۆژان ساڵانە لەم یادی خۆمانە خۆپیشاندانەکەین و کە لەبەرەوەی چینی کرێکار حەقی نەفەوتێت. ڕۆژانە لە کاتژمێر چەندەوە دەچیت بۆ کار؟ وەڵاهی من وکو خۆم لە 9 ڕۆم، بەڵام کرێکارمان هەیە لە 6 بەیانیوێت تا 4 ئێوارە بڕۆبێک داوای ئیجازەیەەکە ناتوانین چونکە مقاولەکە نایەڵێت. وەکو چینی کرێکار هەر فەوتاوین هەمومان. بە چەند کار دەکەیت؟ وەکو خۆم حەفارم پێیە، بەڵام گەڵابەمان پێیە. ئاینا کارکردنەکەی ئێمە ئەوەی تایە کرێکارمان هەیە بە 25,000 بە 30,000. ئەمە تا چەند پێدەویستیەوە پڕ دەکاتەوە؟ لە سەدا ڕۆژانە، بەڵام ئەوەی تیانە کە بڵێ ڕۆژێک گوتیایە یعنی بتوانانی پاشەکەوتی نییە، سفرە. باشە چیتان بۆ بکرێ بۆی خزمەتکردن؟ ئێستا لەم ڕۆژە جەز بەکار ببن، بتوانن ڕۆژێکدا بنێن بۆ چینی کرێکاران کە یەکێک لە بانەکەوی دەخوارە، کە یەکێک لە شوقەیەکەکەوی دەخوارەوانە کە کرێکارێک خانۆ ڕوخە بەسەریا. هەزاران کرێکارێ، هەزاران چینی توێژی خوار هەیە، لە خواری خواردتریشەوە هەیە ڕۆژانەی سفرە. مناڵ ماڵ و مناڵ چاوەڕێنگە باوکی قاچی بشکێت ئەبێ بە 6 مانگ هێن بێ دراوسەکان یارمەدوێ، هەنی کرێکار سفرە لە کوردستانە.